ڕاستەوخۆ چین بۆ گەڕێکی نەورۆزی شاری کەرکووک لەوێەوە فەرهاد مەحموود دانیشتووی ئەو گەڕەکە لەگەڵمانە. ئەمڕۆ دیارە خەڵکی ئەو گەڕەکە هەمووی هاتوونەتە نێو کۆڵانەکە هەمووی بە پێوەن. کاک فەرهاد ئەم کاتت باش ئەگەر بە ئێمە بڵێەوە چیە ڕوودات لە گەڕێکی نەورۆز؟ ئەم کاتت باش ئەم ڕووداوی ئەمڕۆ درێژە پێدانی ئەو چێشمەکێشەی کە لەبین دانیشتوانی گەڕێکی نەورۆز لە ساڵی 2023 تا ئێستا بە بەردەوام هەیە. چەندەمین جارە دێن و لە خەڵکەکان بە زۆر دەرەکەنە دەرەوە. ئەمڕۆژ خانوەکان لەو خانانەی کە سپا دەستی بەسەراگرت بوو ماوەیەکە ڕۆیشتون خەڵکەکە و خاوەنەکەی خۆیان هاتەوە ناو سێ خانی و لەو خانوانە و تیای دانیشتە بوون. بەڵام ئێوارە هاتن دەوری ماڵێکیان گرتیان ئێمە دین ئەم شەو بە شەقوات لێکەین و دەرتانەکەین واکەین. ئێمەش هاتین کۆبووینەوە و لەگەڵەنا بەڕێز پارێزگاری کەرکووکمان ئاگادار کردەوە. سوپاسێکن ئێوە هاتە سەرخەت قسەی لەگەڵە نەکرد و ئەو سوپایەی کە دانراوە بۆ مۆسلێ سەعات 8 ڕایەوە و دوایەوە چیم کۆبوونیەکمان لەگەڵا کرد وتی نامانەوێت ئاژاوە هەشتێ بن بە ئاگاداری ئێمە و نامانەوێت غەدر لە خەڵک بکەن جێم بە خەڵک دێن. هاتینەوە سەعات 1 شەو هێزێکی زۆر دەمامەکدرا و بە شێوەیەک دەمامەکدرا و زۆر سیر بۆ نمونە دەموچاوێن هەڵپەیسا بوو تەنانەت هەردوو چاوەکانیاندا بوو لەبان ئەو خانیە جوولەی تۆنەکانیان بە تیشکی لێزەر ئەکردن ناو خەڵکەکەەوە هەمویان وەستا بوون وەکەوەی بەرامبەر جەبهەکانی دوژمنی وڵاتەکەی خۆت ڕاوەستا بوون چاوەڕیان کرد هەرکەس جوولە بکە و فەرمانیان پێ بدرێت تەقە بکە. لە ئەنجامدا ئەو چونە ماڵێکی ئەو دیشەوە زۆر ئیهانەیان کرد و پیاوەکەیان لە بەرەبەیانە بە زەربی بەهۆی لێدان و بە تەنانەت شەقشان لێدا و دەریان کردەرەوە لە ڤیددیۆکانی شادیارە. دوای ئەو ئینجا خێزانەکەی ئافرەت و ژن و مناڵ لە ژوورەوە لە ئەوان چونە ناو خانیەکە و مناڵ و ئافرەتەکان لە ناو خانیەکە لە بەرەو سەرمایە نایانێت تەنانەت بەتانیەکشیان بدەینێ خۆیانی پێوەگەرمەکەن. لە ئەنجامدا بە زۆر دەریانیان کرد و هەنێ قسەی ناشرین و بە هەمومان قسەی ناشرینیان کرد ئێوە ئاژاوە ژێڕن و ئێوە مخەڕی بن و ئێوە ئاوشتانە. هەتا ئەمینە بەردەوام بوو تا سەعات لە نزیکەی 11 ئێمە کۆبووینەوە و لە ڕێ ئاشتیەوە بە ڕێگایەکی ئاشتی و بە برایەتی داوامانە کرد و پێیانمان و دوتمان ئێمە هیچ حەقێکمانیە لەگەڵ ئێوە برای ئێمە فەرمونون ئێمە پێشی سەرگستانەکەین لەگەڵ سڵێکی زەیتون داواتان لەکەین. بڵێ باشە وتی لە کۆبوونەوەیەکە بەڵێنیان پیاون کە گەڕەکەکە چۆڵ بکەن بۆچی گەڕەکەکەیان چۆڵ نەکردووە ئەسڵەن بیانویان چی بوو هاتوونەتە گەڕەکەکەیەوە؟ نەک کۆبوونەوە ئێستا من لەگەڵ فەرماندەی حرەکاتی کەرکووک پیادەی عەمەلیاتی کەرکووک کە قسەکانم بۆی کرد و بۆیم باس کرد زۆر بە سەیری وتی بەڕاستی دڵمت ئازاردا لەم دەقەیەوە ڕاستەکەن ئەوە من هێزەکە دەرەکەم لەو خانیە کە لێی بووین ئەو تاکە خانووە بە پەلە خۆیان کێشایەوە هاتن چوونە ناوخانی دووەم دوایی ناوخانی سێەم دوایی ناوخانی چوارم یعنی سێدانە خانوو کە وعدی بەخۆمدا وتی هەر ئێستا بە پەلا من داوای لێ بکەم نەمزانێ وەزاکە وایە و ئەو لێدوانش وە لە تەلەڤیزۆن هەیە کە بە عەرەبی قسەیە کرد. بەڵام هاتن ئێستا لەناو ئەو خانیەی بەرامبەرمان ئەوە تا ئێستا پۆلیسەکان سەربازەکان لە ژوورەوەن زیاتر لە 10 تا 15 سەرباز لەم لێرەیە ئەوانی تر چوونەتە ئەو خانوانەی ئەولاوە ڕێگە نادەن کەس بچێتە ژوورەوە و بەڵام ئێمە چاوەڕێی ئەوانمان چاوەڕانی ئەوەمانە کرد دەربچن و وەکو برا پێکەوە خانەکان بگەڕنەوە بە خەڵکەکەی و ماڵ و مناڵەکە کە لە ناوی بوون خۆیان بیانێنن بلند فەرمەوە خانووەکانتانە و ئێمە داوای لێبوورنەکەین بە پێچەوانەوە تا ئەم دەقەیە هیچ هەنگاوێک باشیان نەناوە جگە لەوەی یەک خانوو کە پیانی وت فەرمانی پێیان کرد وتم بیانویان چێ بۆ هاتنە گەڕەکەکەی ئێوە داگیرکردنی ئەو ماڵانە خەڵکەکەش وا لە دەوریانین ئێمە هیچ غەڵەتێک ناکەین ئەوان برای ئێمەش داوا لە ڕێ تەلەڤیزۆنە بەڕێزەکەتانەوە داوا لە هەموو سوپای عێراقەکەین کە ئێمە هاوڵاتی ئەم وڵاتین هاوڵاتی ئەم نیشتیمانین چۆن ئەوان وڵاتیان خۆشەوە ئێمەش ئەم وڵاتەمان خۆشەوە پارێزگاری لەکەین بەشمان تای هەیە
ئەرکمان هەیە واجباتمان هەیە بۆیە داوا لە هەمووتانەکەین لە هەموو کەناڵەکانش بێنە سەر هێڵ داوا بکەن یارمەتیمان بدەن ئێمە ئاژاوەمان ناوێت کێشەمان ناوێ ئەوانە برای ئێمن ئێمەش برای ئەوانین لە ڕێ ئاشتی لە ڕێ سەبکێ گوڵەوە لە ڕێی نێرگزەوە بەخەندە باشتی ئەم وڵاتەی ئێمە باواز لەو ڕق و کین و شتانە بینین بەرامبەر یەکتری ڕواکەی ئەوە تا بەرامبەرمان غانی زۆر بە مشکیلە هەیە بەڵام تا ئێستاکە نەچوونەتە سەرەوان زۆر تەجاوزی گەورن بەداخەوە سپاس بۆ کەناڵەکەتان کاک فەرهاد لە منە کاک فەرهاد تا ئێستا چی هاتووە بەدەمتانەوە لە ئیدارەی شارەکە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەی ئێوە بە بەردەوام ئیدارەی شارەکە و هەموو وەرزە بەڕێزەکان و هەموو ئەوانەی کە تەسەوری ناکەی هاتوونەتە دەنگمانەوە بەڕێز پارێزگار زۆر هەوڵی داوە لەگەڵمان زۆر هاتووەتە پێشەوە هەموو ئەوانی ترێتەوە تا ئێستا بەڕێز پارێزگار بەڕێگاوەیە وا دێ بۆ لامان هەموو خەڵکەکە هەموو هاوکاریمانی کردو ئەوەی کورد بێت لە بەغا کە تەلەفۆنمان بۆ کردووە دڵی بۆمان ێشاوە و هاوکاریمانی کردووە بەبێ جیاوازی هەموو خەڵکەکە هاتووە بەلامان باش بەڕێز فەرهاد مەحموود دانیشتووی گەڕەکی نەورۆز ئێستا لە گەڕێکی نەورۆزی شاری کەرکووک و لەگەڵ ئێمە بووی سپاس بۆتون